خۆشەویستان یەکێکی دیکەرە و بابەتانەی کە ئەمڕۆ گفتوگوی دەربارە دەکەین ئێمەنا هاوکارەکەمان لە کفری لەگەڵمانە بێت باس لە ڕێژەی سەوزایی دەکرێت لەو قەزایە خۆت لە گەرمیان بە شێوازێکی گشتی هەمیشە لە زۆرێک لە ناوچەکانی هەرێمی کوردستان کێشەی ئەومان هەیە کە ڕێژەی سەوزایی مەحدود یاخود دیاریکراوە ئەو ڕێژێ بە پێی ستانداردی جیهانی نیە یاخود لەو ناوچانە پێویستمان بەوەیە کە ڕێژێکی سەوزایی زیاترمان هەبێ ئەم بابەتە یەکێک لە هاوکارەکانمان گفتوگوی دەربارە دەکات سامان کەریم کە قساکە لەگەڵ بەڕێز قادر فاتحۆیسی سەرۆکی شارەوانی کفری سامان سلااوت لێبێ ئەم کاتت باش دێنە لای تۆ ستیج بۆ تۆ جێ هێڵین بزانم میوانەکەمان باسی چیەکە ئەو زانیاریانی کە لای ئەو هەیە بۆ ئێمە و بۆ بینەرەکانیشمان بکواسەوە. سامان گوێت لێمانە؟ بۆ ئەم چەند سانیە سامان ئامادە نابێت؟ بەڵێ هاوکاران ماڵێن ئێستا ئێمە وەری دەگرینەوانێ بەڵام بابەتی سەوزایی بابەتێکی سەرنجڕاکێشە ئێمە هەمیشە باز لەوە دەکەین سەوزایی کەمە بەڵام کە سەوزاییمان ئەبێت گلەی ئەوە کرێت و ڕەخنەوە ژیرێت کە خزمەتگوزاری و درێژەدان بە خزمەتکردنی سەوزایەکانمان تاسەر نییە زۆربەی کات پارە و بودجە لە کاتی خۆیان دابین ناکرێت ئەمە هەمووی کێشە و گرفتە و لە هەندێک شوێن دەستی کار بۆ خزمەتکردنی ڕوبەرە سەوزایەکان زۆر لەبەردەستا نابێت. درستان دێک جاریش کێشەی کەم ئاوی بۆ ناوچەکان دروستە بێت ئەو ڕێژە سەوزایی کە چێنرێت بەهۆی کەمی ئاوە ڕوبەڕێ و شک بۆ نەبێتوانێ. باڵێ اینجا ئێساڵێ سامان ئامادەیە و بابچینە لای. سامان گوێت لە ئێمەیە دێنە لای تۆ زانیاریەکان. بەڵێ بڵێ هێوی هاوکار گوێتان لێمە؟ بەڵێ فەرموو سوکان لای توێ وتمان باس لە هەندێک لە بابەتی تایبەتمەند بە شارەوانی کردیوە ئەکەین لەوانە ڕێژەی سەوزایی لە کردیا گەیشتۆتە چ ڕادەیەت کە بۆ خۆتان نەزانن ئێرە گەرمیانە چەقی گەرمیانیشە لەگەڵ دەستپێکردنی وەرزی هاوینیشە ئیتر گەرمایەکی چڕ ڕوو لەم ناوچەیە ڕەنگە کاریگەری بۆ سەر ژینگە و سەوزایی و دار و درەختی شەبێک کە بەشێکی پەیوەندی بە شارەوانی و هەیە ڕەنگە کارەکانیان تۆزێ قورستر بکاتەوە لەگەڵەوانەشە کۆمەڵک بابەتی پرۆژای تازە لە کردیا بزانە گەیشتۆتە کوێ چکە هەندێک کار ئەبیندێت کە شارەوانی پێ هەڵەسێ. بەڕێز قادر فاتحۆی سەرۆکی شارەوانی کردیم لەگەڵا ئەبێ هەندێک پرسیاری ڕوبەڕووەکەمەوە ئەگەر ئێوەش پرسیارەکان هەبوو بەیەکەوە گفتوگویەکی لەگەڵاکەین کا قادر بفەرمیتە ئێرە بەیانیتان باش لەوە دەست پێەکەم ڕێژەی سەوزایی لە کفریا چۆنە؟ بڵێ دیارە ڕێژی سەوزاییمان لە ساڵانی داهات لە سەلانی ڕابردووە ڕێژی سەوزای ڕێژەیەکی باشمان بەدەستێناوە و ئەمیشە دەڕێتەوە بۆ ئەو کرێکارانەی شەو ڕۆژ ماندوو ئەبن هەرچەندە بەخۆتان نەزانن ناوچەی کفری ناوچەیەکی زۆر گەرمە بە تایبەتی ئەم ساڵ ڕوبەڕووی وشکە ساڵی و گەرما بووینەتەوە و کرێکارەکانمان زۆر ماندوو ئەبن و هەرچەندە بەشێکی زۆری ئەو باخچە و سەوزانە لە ڕێگای ئاوی بیرەوە ئاوێن دەین و هەروەها 5 تەنکە 6 تەنکە ڕۆژانە هەڵەسین بە ئاودانی ئەو نەمامانە و ئەتوانم بڵێم ڕێژی سەوزای ڕێژەیەکی بەرچاومان بینیەوە و لە ئینشاءڵڵا لە یعنی چۆن ڕێژێ بەرچاوەکە چییە؟ ئایا هەست دەکرێت کە کاریگەری هەیە بۆ سەرکەمکردنەوەی ئەم پلانەی گەرماشە ئەوەنە کارەکەتان بەرچاویە و دیارە لە ناو شارە؟ بە تاکید بەداخەوە لە چەند ساڵی ڕابردووە ڕێژەی سەوزایی وەکو پێویست نەبووە لە 2 ساڵی ڕابردووە ڕێژی سەوزایی ئێستا گەیشتۆتە تقریبا ئەتوانم بڵێم نۆ ئەمیش ڕێژەیەکی باشە دڵخۆشکەرەیە بۆ شاری کوردی و هەرچەندە خۆتان نەزانن ئەم ساڵ خۆی ستاندارد چەندەکە خادرات لە 115 یعنی ئێوە لە 109 توانین بڵێن لە نیوە زیاترە؟ بەڵێ بە تاکید ئەم ڕێژەی ستانداردە یان با بڵین ئەم سەوزاییە لە کفریا تەنیا بریتە لە ناشتنی دار و نەمام و جەزرە وەسەتیەکان و ئەوانە یا چیترتان چیمەنمان کردووە و هەروەها لە پشتێنەی شار سەوزاییمان کردووە و هەروەها جەزرە وەسەتیەکانە و چەندین ئەتوانم بڵێم بەپێی ئەو نەخشەی بنەڕەتی شاری کفریە هەر جێگایەک دانرابێت بۆ
باخچە بۆ سەوزایی هەر نەبێ باخچەیە دوو باخچەمان لە گەڕەکانە داناوە و بەڵام هەرچەندە قورسە بۆ ئێمە بە تایبەتی ئەم گەرمایە ڕوومان تێ کردووە بەڵام بە خۆشحاڵیەوە ڕێژەیەکی باشمان بەرچاو کردو. باشە کاریگەری گەرماکە ئەتوانی پێمان بڵێ باخچتان هەیە وشک بوو بێتەوە لەو دار و درەختانە کە هیچ هەیە وشک بوو بێتەوە کاریگەری گەرماکەی بەسەرەوە هەبێت ئێستا بەتەکید کاریگەریکی زۆری هەیە لەسەر نەمام و سەوزایەکان هەرچەندە ئێمە ڕۆژانە هەڵەچین ئاودانیانە دەین و خزمەتیانەکەین بەتەکید تەسیری لێ کردو. باشە بڕۆمە سەر بابەتی پرۆژەکان ئەبیندێت لە کفریا قسە ئەکرێ ئێوە خۆتان جاروبار بڵاوی ئەکەنەوە ئێمە بە دووادا چوونمان کردووە کە پرۆژە جێبەجێ ئەکرێت لە کفریا پرۆژەی خێرتاو ئەکرێ پرۆژەی ڕێگاسازی گەڕەکەکانەکرێ پرۆژەی ئاوەڕۆکرێ ئەمانە تا ئێستا ئەوەندەی ئێمە بینیمانە تەنیا لەسەر کاغەزە ئەمانە کەی ئەکرێ خەڵک چاوەڕێگە دیارە بەبوونی قەیرانی دارەوە چەندی پرۆژەی گرنگ لە سنوورەکەمانە ڕاگیراوە ئەویش خۆیە بینێتەوە لە تەواوکاری بۆ چەندین گەڕک وەکو گەڕکی ئیمام محەممەدی تازە و هەروەها گەڕکی ئازادی لە 1920 تەوا بووە و گەڕکی ڕاپەڕین و هەروەها گەڕکی نەورۆز و شەهیدان ئەوانش لە 1930 پرۆژەکان تەوا بووە ڕێگای دووسایدکردنی کفری دووس خورمات و لە 1970 تەوا بووە و بینای شارەوانی لە 1950 تەوا بووە ئەمانە هەمووی تەسیرێکی زۆری کردوتە سەر کۆی پرۆژەکانمان بەبوونی قەیرانی داراییەوە. یعنی ئەوەی من تێبینیم کرده بێ ئێساش کە خۆت وتت نزیکەی 6 گەڕک پرۆژەکانی تانیوە ڕۆیشتۆ و تاو نەکراوە ئەویشی لەناو خەڵکە هەیە و ئێمە لە گوێبیستی ئەبینەوەیە کە ینی ئەڵێن هیچ پرۆژی قیرتاوکردن لە کردیان نییە بەتایبەت ئەبینن لەم کاتانەشا لە هەنێ جێگای تر ئەبیندێتەوە لە ڕاگەیەنەکانەوە بۆ کفری ئاوهایە لەم ڕۆژەوە. من زۆر بەڕاشکانە باسە و مۆزوعاکەم ئەو پرۆژانێک کە لە 1920 تەوا بووە بەبوونی قەیرانی داراییەوە ئێمە چەندین جار هەوڵماندا و داوەشمان کردو لە حکوومەت یاریمی کوردستان بۆ ئەوەی ئاورێک لە کفری بدەنەوە ئەو پرۆژانە بکەوێتە کار بۆ ئەوەی چیتر گرفتی ڕێگاوان و شۆستە و قیر و ئەوانەمانە نەمێنێت. بەتەکید لە ئەم مانگانی دوایە چەندین کۆبنەوەمان کردە لەگەڵ ئیداری بەڕێزیداری گەرمیاندا لەگەڵ جەنابی قایمقامە بۆ ئەو پرۆژانەی ئەو پارانی کە دێت لە بەغداوە ئێمە حسەی باشمان وەرگرتووە ئامادەکاری تەواومان کردو دەرستەکانمان تەواو کردو نردومان بۆ ئیداری گەرمیان بۆ ئەو ئیشی لەسەر بکرێت بەگەیشتنی ئەو پارێ ئەو پرۆژانەی شکوێتە بواری جێبەجێ. بەپی معلوماتەکەی ئێمە تقریبا لەو بڕەپارەیەی کە تەخسیس کراوە بۆ سنووری ئیدارەی گەرمیان بێگومان ئەمە پەیوەندی بە ڕێکەوتنی هەرێم و بەغداوە هەیە بۆی پارەی پەرەپێدان بنێرێ لە بەغداوە نزیکەی 5 ملیاری بەرەکەوێ کردی ئەم 5 ملیارە ئەتوانێت پرۆژەی باش جێبەجێ بکات. من ئەوەندە ئەڵێم سەرجەم ئەوانەی کە ئەو پرۆژانەی کە ماونەتەوە و کێشە و گیرروگرفتمان بۆ دروستەکە بۆ هاوڵاتیان و خەڵک لەی و گازندەی لەیە سەرجەم و پرۆژانەمان داخل کردووە و کردومانە دەرخستە و نردومانەوە لایەنی پەیوەندە ئیشەڵاوە بێت. کاخادر بابەتێک کە لەناو خەڵکا زۆر بەربڵاوە لە دوای ساڵی 91ەوە هیچ پرۆژێکی وەبەرهێنانی نیشتە جێبوون یان تەنیا یەکدانە دروست کراوە ئێستاوە نزیکەی چەند مانگێکی زۆرە ساڵیش تێپەڕیوە قسە لەسەرەوە کرێکە 1000 خانووی نیشتە جێبوون دروست بکرێ لە کردیا بەڵام و ماتەڵەکردنیکی زۆرە بیندێت هەموو جارێ ئەوتێ لە فلان دایرە وەستا و لە فلان بەڕێوەبەرایەتی کارەکانی هێشتا ماوێتی ئەتوانی پێمان بڵێ ئەم 1000 خانوو دروستەکریاننا ئەو 1000 خانووە هەموو ڕێکارە یاسایەکانی تەواو بووە لایەنی پەیوەندیدارەکان کە ئەوەی بۆ نمونەوەکو شارەوانی و بەرگری شارستانی و هەروها سەحە و تەربیە ئەوانە هەموو دەرخستەکانیان گەڕانەتەوە بۆ وەبەرهێنانی گەرمیان و ئێمە بە بەردەوام پەیوەندیمان هەیە لەگەڵ بەرهێنانی گەرمیانە دوێنێ قسم لەگەڵ وەبەرهێنانی گەرمیانە کردو ئەڵێ 2 ڕۆژە خەریکی وردبینیکردنی ئەو دەرخستانەی بە تەواوکردنی وردبینیکردنی ئەو دەرخستانە ئەڕوا بۆ دەستەی وەبەرهێنانی هەولێر لەوێ ڕەزامەندیە دەن و دەست بەکار بێت. کاخادر ئێستا کە خەڵکێک هاوڵاتێکی ئاسایی ئەم لای ڕاستەخۆی ئێمە بینێت ڕەنگە یعنی نەزانێت دەرخستە و نەزانێ ئەم جۆرە
کاروباری ئیداریانە بە شێوەیەکی پوخت پێم هەن بڵێ ئەم پرۆژێ دروستەکرێ تقریبا کەی خەڵک ئەتوانێ سوودی لێ ببینێ. من ئەوەندە ئەڵێم زۆر بە ڕاشکاوانە باسم کردو و بەردەوامیش لەسەر خەتم لەگەڵ لایەنی پەیوەنددارە و لەگەڵ وەبەرهێنانە ئەو پرۆژانە یەک کێشەی گیر و گرفتی نەماوە لە هیچ جێگایەک تەنها کەوتۆتە بۆ بەرهێنانی گەرمیانەوە. باشە بە هیوای نێمەش بابەتێکی تر هەیە کە بڕێندی بە تاپۆکردنی بەشێک لە خانوەکانی کردیوە هەیە بە تایبەتی بەپی یاسای ژمارە سێی هەرێمی کوردستان لە دوای ساڵی 2010ەوە هەر خانوویەکیان هەر جێگایە کە دروست کرا و تەجاوزە تاپۆکرێ هی پێش 2010 با بڵێ ئەمە لە کفری ئەمیش مماتەڵی پێوەکرێ کەی بڕیارە درێ تەسەور ناکەم مماتەڵی پێوە بکرێ بەداخەوە لە ماوەی 8 نۆمانی ڕابردووە قایمقامێکدان رابوو بە وەکالەت لە کفریا ئەیوت گوایە دەسەڵاتی من نییە تاکو ئێستا قایمقامێکی بۆ دانراوە چەندین کۆبنەوەمان کردو و لژنیشی پێکهێناوە و ئێمە چاوەڕی ئەو یاسایی ژمارە سێی ساڵی 2019 ئەکەین هەموارەکرێتەوە پێم وایە بڕیارەکەیش دەرچووە چاوەڕی گەشتان دەکەین بگای پێمان و دەست بەکار ئێوە خۆتان لە لیژنەی باڵای ئەو تاپۆکردنن ئەتوانی پێمان بڵێ کەی یعنی بەو جۆرە قسە نەکەین بە وا ئەکەین و ئەمەکەین بە کات پێمان بڵێ چی هەنگاوێکی بڕیەوە ئەکرێ یان ناکرێت. ئێمە دوو تاپۆکردنمان هەیە تاپۆکردن بەشێ لەو خانوانەی کە لەلایەن ڕێکخراوەکانە دروست کراوە ئەوە بە بڕیارێکی ئەنجومەنی وەزیران ئەوە هەشتا خانووکە شم لێکات جەنابی قایمقام فەرمانی دەرکردووە لژنەکەی پێکهێناوە تەنها لژنەی لاوەکیەکەی ماوە ئێمەش سبەینە لژنەی لاوەکیەکە پێکهێنین و لەگەڵ جەنابی قایمقامت بانگەوازیان بۆ ئەەکەین بۆ ئەوەی دەست بەکارین بۆ ئەو ئیشە بگەڕینەوە بۆ یاسای ژمارە سێی ساڵی 2019 ئەو خانوانەی کە بێتاپۆن لەسەر ملکی گشتی دروست کراون یاساکە هەموار کراوەتەوە و نردویانە بۆمان بەڵام چاوەڕی گەشتاندەکەمانە لەم هەفتی داهاتوو ئەمێ دەکەین بگەیت بەگەیشتنی ئەوە یەکسەر دەسەکەین بە تاپۆکردن لەبەرەوە کارە یاساکانی زۆربەی زۆری تا ئێستا بەداخەوە تا ئێستا 100 کەس معاملاتی تقدیم کردو بۆ شارەوانی کفری لەو 100 کەسە ئێمە لجنەکە لاوەکیەکە سەرجەم ئیشەکانی تەواو بووە لا ئێمە تەنها لجنەی باڵامەوە دانیشتن بکات و بڕیار لەسەری بکات کەواتە بەپێی ئەمە بێ هەزار خانووەکە ئێستا لە خۆناغی کۆتایی کارکردنایە یعنی با بڵێن کاری ئیداریەکانی نەک دەستپێکردنی واقعی تاپۆکردن دەست پێکات بڕیاریشە هەندێک پرۆژە جێبەجێ بکرێت ئەمانە دڵخۆشکەرن بۆ خەڵکی کفری خۆتان لەسەر داهاتی شارەوانی چکە ئەبینین بەشێک لە شارەوانەکان لەسەر داهاتی خۆیان کارەکەن ئێوە چیتان کردووە بەداخەوە من ئەڵێم بڕیارێکی ئەنجومەنی وەزیران پێش ساڵی 2019 دەرچوو بەڵام لە کۆتایی 2020 ئەو بڕیارە ڕاگیرا لەبەرەوەی سەرجەم شارەوانەکان سوودیان لە زەوی فرۆشتن هەبوو ئێمەش کۆمەڵی زەویمان فرۆشت و 6 پرۆژەی باشی مان جێبەجێ کرد لە کفریا خۆی ئەبینەوە لە فراوانکردنی جادا و هەروە دروستکردنی مەجاری و چەندین شت لەو بوارەدا بەڵام بەداخەوە ئەو بڕیارە ڕاگیرا هەرچەندە ئێمە دەسەڵاتمان تا 75 ملیۆن بوو هەر پرۆژێ تا 75 ملیۆن دەسەڵاتەکانمان بوو بەڵام ئەو پرۆژەیە ئێستا ڕاگیراوە تەسەور ناکەم لە هیچ شارێکا لەسەر داهات ئێستا ئێمە ئەتوانین سەرفی بکەین لە 115 ئێو 115 ئێمە داهاتمان وەکو پێویست نییە خۆتان نەزان بەبوونی قەیرانی دارایی ئەوانۆ داهاتمان کەمە لە 115 کۆ بەشمان ناکە کۆی ئەو پارانە کۆ ئەەکەینەوە و پرۆژەیەکی بکەن لە بەپی دەسەڵاتەکانمان دەستان خۆش بێ زۆر سپاس بەڕێز قادر فاتح وەیس بەڵێ بێگومان هاوکار و هێوی ئەمەوێ ئەوە بە دەرفەتێک بزانم ئەم کاتە کە بڵێم بەداخەوە لە ماوەی ڕابردووە کفری پرۆژەی کەمی بۆ جێبەجێ کراوە بە هاتنی خەیرانی داراییش هێندەی تربارەکەی سەخت کردەوە لە سەر دانیشتوانی ئەم شارە ومێ دەکرێت ئێستا کە هەنگاوە ئەندێ وردە ئاساوارەکانی قەیرانی دارایی کەمتر بکرێتەوە و ڕێککەوتن لەگەڵ بەغایە بکرێت بۆ ئەوەی هەندێک پرۆژە جێبەجێ بکرێت کفری بگەڕێتەوە ئەو زمانەی کە شاری وەزیران بوو کفری بگەڕێتەوە ئەو زمانەی کە معالمە جوانەکانی خۆی تایە بە جوانی دەربکەوێت و خەڵکەکەی ئاسوودەتر بێت هەمومان هیوادارین ئەوە ڕوو بدات و شارەوانیش بێگومان کاری خۆی کردووە و ئەوێت ئەو ئەرکەی لە سەرشانێتی تێپەڕێنێت
هاوکار و هێبی بە زمانە گەرمیانەکەی ئێمە من تێمە لای ئێوە. زۆر سپاس سامان دەست خۆشماندوو نەبی سوپاس بۆ تاوی سانیارەکان سوپاس بۆ میوانەکەت سوپاس کام تەورەت لا سۆگرت و توانیت زۆر بە جوانی سانیێرەکان بۆ ئێمە بۆ بینەرانیش بکواسیتەوە.